دەستمان پێکردەوە لەم بەشە خنجیلانەی بەرنامەکەدا بابەتێکی خنجیلانە باز دەکەین لەسەر بە خنجیلانەکانمان چۆن سەلامەتی منداڵەکانمان پارێزین کاتێک تەمەنیان زۆر بچووکە لە ماڵەوە دامان ناون دەبێت سەلامەتیان پارێزین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتەش مامۆستایەکی خۆمم لەگەڵدایە دکتۆر ئەزهار ساقی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان لە ستۆدیۆ لەگەڵ دکتۆر زۆر بەخێربێی زۆر سپاس دەکەم. چۆن سەلامەتی بە بەکارمان پارێزین؟ بەڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە چونکە بە شێوەیەکی گشتی زۆر گرنگی پێ نەدراوە کە ئەوی دەبینین ڕۆژانە لەبەر ئەوەی ڕۆژانە دەبینین کە چەند منداڵ تووشی ڕوودا و دەبن لە ماڵەوە بە هەر شێوەیەک بی کە داخل دەکرێن لە نەخۆشخانەی ڕاپەڕین لە بەشی فریاکەوتن جا بە هەر جۆرێک بیتن. ئەو ڕووداوانە چین کە ڕوودەدەن؟ ڕووداوەکان ئەوانە نادەبینی منداڵەکە بەربوویتەوە یان دایک و باوک لە ماڵی نەبووینە یان چاویان لەسەر نەبووە منداڵەکە سوتایە یان شتی قودایە بەعزێک هەیە مەثەلەن نەفتی خواردیە هەیە تیزابی تورشی دەخوا فاسی دەخوا ئێستا جەوەکە ساردا نەفت لە گۆڕەیە و سۆپە بە سۆپەی دەسوتە یان دەبینی ئاوی گەرم لەسەر سۆپەیەدانە ئاوی گەرمەکە بەسەری دەڕژێتەوە گوارە دەخواتەوە یعنی منداڵ پاتری ئەو لە ئابەی بەردەستی پاترەکەی هەڵدەگرێت لە دەوی دادنێ قوت دەداتەوە یعنی زۆر جار دەبینی کە یان دەبینی دەرمان هەیە لە ماڵێ بەردەستە دەیخواتەوە ئەو چ دەرمانەکەی ئی خۆی بی ئێستا وەرزی نەخۆشی زۆرە دەبینی لۆ منداڵەکە دەرمانیاندانە دەچی جوڕاچی زۆری وەردەگرن منداڵەکەیان دەرمانی ئەوانی ترکە لە ماڵێ لەگەرن ئیدا کە ئیبابە ئیداک پیرە دەیخواتەوە زۆر ئەو شتانە زۆر ڕۆژانە دووبارە دەبتەوە. ئەمانە مەترسی لەسەر ژیانی جگەر گۆشەکە دروست دەکەن؟ ئەکید زۆر جار هەیە ئەمە ناتوانین منداڵەکەی قورتارکەین دەبینی گەیشتە کنەمە یان بە مردیاتی هاتیە یانیش هاتیە زۆر ئەزیەتی خواردێ دەگاتە ڕێژەکی کە مێشکەکە ئەزیەتی خواردێ ئۆکسسیجینی لۆ نەچووە بەعزاریش دەبینی لەو دەما دەتوانین منداڵەکەی قورتارکەین لە وەزعی بەس دوا ڕۆژێکی خراپی دەبی تەسیری لێ دەکاتن ئەوجە هەر شتێک بیتن یان تیزابە خواردیتی دەبینی تیزابەکە تەسیری لێ دەکا گەدەی دەسووتێنی سورنجی دەسووتێنیتەوە تووشی دەستی دەبی حتى درێژایی ژیانی ئەوە هەر مەشاکلی دەبینیتن لەبەر شتێکی بەسیت کە پارێزرا و نەکرایە منداڵەکە تووشی ئەو ڕووداوە بووە کەواتە دەگاتە ئەوەی کە منداڵەکە ژیان لەدەست بدات زۆر جار ژیان لەدەستدایە ئەمە ڕوویداوە زۆر جارش ڕوویداوە بە شتێکی ئاسان و سادە کە ئەتوانین پێشگیری لێ بکەین ڕێگری لێ بکەین زۆربیان ڕێگری لێ دەکرێت باش لە نێو ماڵدا تەکنۆلۆژیا یەکێ لەو هاکاریانەی کردوونی ئەوەیە کە دەتوانی تەکنۆلۆژیا بەکار بهێنی بۆ پاراستی منداڵەکەت بەتایبەت کاتێک منداڵەکەت تەمەنێکی بچووکی هەیە و دایکەکە بۆ نمونە لە بەشێکی دیکەی ماڵەکە لە چێشتخانەکە لە ژوورێکی دیکە سەرقاڵی کاری ڕۆژانەی خۆیەتی منداڵەکە دەتوانێت بە کامێرا ببینێت بۆ نمونە ئەمانە سیرکەین دکتۆرە بفەرمو ئێرە یەکەمیان با لە کامێراکە دەست پێ بکەین ئەمە چۆن بەکاردێت و چۆن بەکاری بێنین ئەو کامیرایەدا دەنرێت لە ژووری منداڵەکە باشە لە بۆ ئەوەی کەداکە بەردەوام مراقبەی چاودێری منداڵەکەی بکاتن دووری کە لە ڕووداوی نەخوازراوە باش بەس دیسان دەتوانی ئەوەم بدەیتێ دکتۆرە وڵات ببوورە قەین ئافن بەس شتێکیش هەیە زۆر جار دەبینی دایکەکە مراقبەی منداڵەکە دەکا بەس منداڵەکە لە ژوورێکی ترە دایکەکە دوورە لە مەطبەخە تا دەستی دەشوا دەگاتە منداڵەکە بەردەبتەوە یعنی ئەوەش سەتاسەت نییە بەس دەتوانی ینی سەریع بگەیە کردی على الأقل یعنی هەڵیگری لە شوێنی ڕوودا و بەعزاری بازارژنا پێڕادەگەی مەثەلەن باش ئەمە سەیری دەستی من کەن با مۆنیتەرەکەمان هەبی ئەمە من دەستی خۆمم بەرامبەر کامێرەکە داناوە ئێوە لەسەر شاشەی مۆنیتەرەکە دەیبینن ئەمە چۆنە دایک دەتوانێت ئەم مۆنیتەرە لەگەڵ خۆی باتە ژوورەکانی دیکە بۆ ماوەی 300 مەتر و منداڵەکەی ببینێت و بێگومان دەتوانێت دەستکاریشی بکات بەمانە بێگومان دەنگی شەیە
ئەمە بۆ ئەوەی کە بتوانی بیبیتە ژوورەکانی دیکە. من ئێستا ئەمە منداڵێک لێرەیە بۆ نمونە دایکەکە لە بەشێکی دیکەی ماڵەکە کار دەکات، بۆ نمونە باوکەکە ئەم مۆنیتەرەی لایە لە بەرەوەی دایکی منداڵان پێی گوتو دەبێت قاپ بشۆیت، باوکەکە دێتە ئێرە خەریکی قاپشۆردنە و لە هەمان کاتیشدا ئاگاداری مناڵەکەیەتی. اینجا سەیریکەن من لە ئێستا با دیار بێت با مۆنیتەرەکەمان هەبی ئۆکەی کچەکان پێیان خۆشەکە دەڵم کە بابەکە قاپان دەشوە. بۆ نمونە لێرە خەریکی چێش لێنانە دایکەکە یان باوکەکە جیاوازی نییە، دەیەوێت سەیری منداڵەکەی بکە، منداڵەکەی ببینە سیرکەن لە کاتی دەستکاریکردنی ئێرە کامێراکەش دەجوڵێت. بۆ نمونە دەتەوێ سەیریکەی ئاوا بەولە بەلای بۆ نمونە بەلای من دەمەوێ ئەولا ببینم ئاوا دەیجوڵێنم بەرەو سەرەوە ئاوها بەرەو خوارەوە هەروەها بۆ نمونە ئاوها بەرەو تەنیشت ئەوهاش بەرەو تەنیشت. ئینجا تۆزە بەرزی کەمەوە بە بەشداربووانی بەرنامە چەند قشتن. بەم شێوەیە دەتوانی بە تەواوی منداڵەکەت ببینی کاتێک لە ژوورێکی دیکەی خەریکی کاری ئاسایی ڕۆژانەی خۆتی، خەریکی قاپشۆردنی، خەریکی چەشلێنانی، خەریکی هەر شتێکی دەتوانی بەم شێوەیە دەتوانی مناڵەکەت ببینی، هەروەها دەتوانی دەنگی مناڵەکەشت ببیستی لە هەمان کاتدا. ئەمە یەک. اینجا ئەمە بەس بۆ دەنگە هەستیاری بۆ دەنگەیە. ئەمەیان لێرە ئامێرێکی دیکەیە هەستیاری بۆ قورسایی مناڵەکە هەیە کە مناڵەکە لە شوێنی خۆی جوڵا دەتوانی هەستی پێ بکەیت. دکتۆرە بفەرمەوە ئێرە ئەمانە هاوکار دەبن تەکنۆلۆژیا، بەڵام وەکو پزیشکێکی پسپۆر چی بە دایکان و باوکان دەڵی بەگشتی بۆ پاراستنی سەلامەتی کۆرپەکانیان؟ یەکەم شت بەجێنێهێشتنی منداڵی کۆرپە بەتەنێ باشە ژووری خۆیان نەبێت، ژووری خۆیان نەبێت نەخێر، چونکە زۆربەی ئەو منداڵانە کە لە ئەوروپاش کە ژووری منداڵ جیاواز دەکەن زۆری سەبەبی یعنی سادن ئینفانتیل سندرۆم کە مردنی منداڵی بێهۆ لەوێ زیاترە لۆ چونکە ژووری مناڵەکە جیایە نازانن چی لێدێ. پێویست ناکە ژووری مناڵەکە جیابێت؟ نەخێر پێویست ناکاتن. ئەوە یەک. دووەم شتیش ئەگەر کامیرەشی دانا یعنی چاودێری بکە لە کامیرەکە و بەس زۆری ئەحتیمادی لەسەر نەکاتن بەتەمای ئەو کامیرەیە بەجێبهێلی وەختەکی زۆر احتیمالە 1 دقە ئاگای لێ نابیتن ڕووداوەکە ڕوودەداتن. دەست خۆش بێ. زۆر سپاس بۆ دکتۆر ئەزهار ساقی پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان کە لە ستۆدیۆ لەگەڵم بوو. هەروەها زۆر سپاس بۆ بەشداربووانی ئەمڕۆی بەرنامە کە لە زانکۆی سۆرانەوە هاتبوون. دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، ماندوو بوون، زۆر سپاسان دەکەم، بەڵام هەر قشت و شیرین و گەشاوە بوون و کامێرە شاراوەکەش کۆمەڵێک بزە و پێکەنین و خەندەی جوانی تەسویرکردن. تەندروست بوو.